غمري خواه صلى الله عليه وسلم فرمي لو كان لابن آدم واديان من مال أو من ذهب لابتغى ثالثا ولا يملأ جوف ابن آدم إلا التراب ويتوب الله على من تاب. أفرمي أجر إنسان دو دول ئاڵتوونی هەبێ یان دوو دۆڵ ماڵی هەبێ ساکن ئەگەر ماڵی هەمومان کۆکەینەوە بێن ئەلێرە داینێن هەرچی ئاڵتوون و پارە و شتمان پێیە ئەلێرە داینێن جێ بێت یان جێ نابێتەوە بە جانتاکانیشتانەوەی کە تایەتی بڵێم هەرچیتان پێیە یەکێ بێیستاکەنە بڵێ عادی کاکە دەست بەرزکەنەوە هەرچیەکتان پێ داینێ یەک جانتای پێیە یەک تورەکەی پێیە هەرچی ئاڵتوون و پارەیە لێمانە سەنێ و بەشێک کات و ئەیباتە دەرەوەیانە بەشەکە. پیغمبری خواه صلی الله علیه وسلم فرمی لو كان لابن آدم واديان من مال او دۆڵی پشتانەوە بینیوە ئەو دۆڵێکی گەورە نییە هەتا وەکو ئەو شاخە پێوتێ دۆڵ ئەو شاخە بینیوە ها لەم پشتیشەوە تاوەکو ئەو شاخە ئەفەرمێ ئەگەر بەنی ئادەم دۆڵێکی لێواو لێوی هەبێ لە ئاڵتوون یاخود لە ماڵ لە پارە چیە کات دانەیەک نا ئەوە دانەیە کاکە هەر احتیاط دانێ هەر بڵێ ئەمە دەستکاری نەکەنەمە ئەمە بۆ پشتا و پشتی خۆم هەر با لەمەیان بخۆی دانەیەکی با احتیاط بێ ئەم دانەیە چی لەکە لەبتەغا ثالثا حەزەکە سێمیش بەدەست بێنێ ولا يملأ جوف ابن آدم إلا التراب هیچ شتێک ناوسکی ئینسان تێر ناکات چونکە ناوسکی ئینسان بۆشە ويتوب الله على من تاب.